دەستپێشخەری هەژماری من یەکێکە لە هەنگاوە بانکیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. سەرەتا کاتەکەت کە چیپەکەی بوو لەسەرەوە بێت بخەرە نێو ئامێری ATM-ەکەوە. ئینجا ئەو ژمارە نهێنەی بانک بۆی نردویت داخڵی بکە. زۆر باشە، ئێستا تۆ لە نێو هەژمارەکەت دایت، بۆیە دەتوانیت یەکێک لەم بژاردانی خوارەوە هەڵبژێریت. سەرەتا سەیری باڵانسی هەژمارەکەت بکە، پاشان بڕێ بدا لەسەر داواکاریەکەت تا ATM-ەکە بۆ جێبەجێ بکات. لەم شاشەیەوە دەتوانیت باڵانسی هەژمارەکەت بزانیت. گەرویست پارە ڕابکێشیت پێویستە دیاری بکەیت بە کام جۆرە دراو پارەت دەوێت. پاشان بڕی پارەکەت دیاری دەکەیت. ئەگەر پارەی زیاتر یان کەمتر لەو بڕە دیاریکراوانەی سەر شاشەکە دویست دەتوانی خۆت بڕەکە داخڵ بکەیت. بۆ نمونە تۆ 30,000 دینار ڕادەکێشیت. ATM-ەکەش 30,000 دینارەکەت دەداتێ. بەداگرتنی دوگمەی پەسەندی بکە پارەکەت بۆ دەردەچێت. لە کۆتاییدا دەست بنێ بە دوگمەی فینش. کارتەکەت بیر نەچێت دەری بهێنەرەوە. لە کاتی بەکارهێنانی ATM ئەگەر هەر گرفتێکت بۆ هاتە پێشەوە دەتوانیت پەیوەندی بە بانکەکەتەوە بکەیت.